هاوڕێیان چۆنن؟ سڵاتان لێبێت، هەمووتان بەخێر بێن. جا دەنگم باشە. پێم خۆش بوو ئەگەر پێش هەموو شتێ بزانم دەنگم باشە، ئەگەر دەنگم باش بێ وا قسە بکەم، ئەگەر دەنگیشم باش نییە یان خەتەکە بگۆڕم با شتێکی لێ بکەم. زۆر باشە. اینجا چۆنن؟ هەمووتان بەخێر بێن. پێم خۆش بوو لایڤەکەی ئەمڕۆ باسی لە چی بکەم لەبەر ئەوەی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی پێشبڕکێکەمانە، یعنی ئێشتا 3 ڕۆژی تری ماوە. پێم خۆش بوو هە لە سەرەتای پێشبڕکێکە و شتەکان بەڕاستی بێ. بۆچی؟ ئاگادارن کە تقریبا 45 بۆ 50 بابەتی قرتاسیەمان ئامادە کردووە کە کەسێکە بێتە براوەی بابەتە قرتاسیەکانمان هەموو جار پێشبڕکێمانە بێ، بەس زۆر جار کە پێشبڕکەی ئەوە گەورەمان ئەبێ لە یوتیوبە زۆر کەسمان هەیە بەهەڵا باڵی مەرجەکان جێبەجێکە، ئەمە ژواکە کە ناوی نەچێتە ناو تیر و پشکەکەەوە. باشە پێم باش نەبوو کە ئەها هەر لە خۆوە باڵی پێشبڕکێکە بکەین و بەبێ کە من قسە بکەم بڵێم ئەمەیان وایە وانە پێم خۆش نەبوو، چکە حەزم کرد هەمووتان کە ئەوانی بەشداری ئەەکەن بەڕاستی و بە دروستی باڵین مەرجەکان بنێرن بۆمان. جا بۆچی وامون لەبەرەوە لە دوێنەوە ئەجمینەکەی تر ئەڵێ زۆربەی وتێتی وەڵام مامۆستا من چیم نییە وەتسەپم نییە چۆن بینێرم، وتم وڵای من باسی وەتسەپم هەر نەکردووە، وتومە ئەبێ مەرجەکان لە تەلەگرام و لە یوتیوبا بێ، ینی دوو شتمان هەیە. لە یوتیوبا لایڤەکەمان باڵین دەست پێکات و ئێکینەوانێ 3-4 ڕۆژی تر چوار نام تقریبا لەوانەیە 5 ڕۆژێکی تر باشە لە تەلەگرامیش مەرجەکان جێبەجێکی باسی وەتسەپم نەکردووە، یعنی وتم ئێشتا بەتاڵی دەستی پێ نەکردووە یەک دنیا هەڵیان کردووە، بۆی ئەڵم با ئێوەش بە هەڵێ نەیهێنن ئەوانەتان کە ئەتانە بەشداری لە پێشبڕکێکەکەی بکەن باشە پێویستەکە مەرجەکان بە جوانی جێبەجێ بکەن. تەنها و تەنها یەک مەرجی زۆر ئاسانی هەیە، هەمیشە وتومانە لایڤەکە لە یوتیوبا ئەبێ واتە براوکە لە یوتیوبا دیاری ئەکەین، بەڵام هاوڕیان سێریکەن. ئێمە کاڵین تێلێگرام بۆچی تەلەگرامان هەڵبژاردووە لەبەر ئەوەی کە یوزەرنێمی هەیە، هەنێکە ساڵە مامۆستا با ڤایبەر بێ نازان با وەتسەپ بێ ئێمە ژمارەمان ناوێ یوزەرنێممان ئەوێ کاچیتە سەر هەر تەلەگرامێک بۆ نمونە نووسراوە ڕێیان بۆ نمونە کۆرش مەسەلا ئەمە یوزەرنێمەکەیە. من ئەگەر بێت و گریمان ڕیان کۆرش مەرجەکان بتوانین جێبەجێیەکە چیەکە گروپی کاندڵ بابڵین ستیشنەری گروپی کاندڵ ستیشنەری کە تقریبا 8,000ێکە شتێکی وایە خەڵک جوینی کردووە ئەو گروپە تۆ جوینی ئەگە جوینە کردو ئۆکێ مەچۆ دەرەوە دیسان بێتەوە کێشە نییە جوینی کرد بێ تەنها ئێنێری بۆ 3 کەس ئەینێری بۆ 3 هاوڕێت و بەس نە ئەوەیە کە بڵم وڵامی شتێک بێتەوە نە ئەوەیە کە بڵم وڵا بێ فلان شت بکەین ئەبێ بڵێن نازانم بچۆ ئینستاگرامەکەمان فۆلۆ بکە یا یوتیوبەکەمان باڵێن سەبسکرایب بکە یا تیکتۆکەکەمان فۆلۆ بکەن نە ئەوانەی تیانە بە هیچ شێوەیەک تەنها مەرجەکان لە تەلەگرام و یەک مەرجەکان لە مەرجەکان تەنها یەکدانێت تەنها ئەینێری ئەو تەلەگرامە بۆ 3 هاوڕێت و تەواو تۆ مەرجەکەم بۆ ئەنێریتەوە تا من بزانم کە تۆ ئایا جێبەجێت کردووە یان نا لەبەرەوە گوتم گریمان ئەمە ڕێیانەکەیە خۆی جۆنی تەلەگرامی کاندڵ ستیشنەری کردووە نردوێتی بۆ 3 هاوڕێ وەڕسمی نردنەکە نردۆتەوە بۆ من سکرینێکی کردووە بۆی کە من بزانم ئایا نردوێتی بۆ 3 کەسەیاننا سکرینەکانم بۆ ئەنێرێتەوە کە بۆ منێرێتەوانێ ئەو کاتە من ئەڵم چی باڵین وەرەقەکان حازرەکەم هاوڕێقە 4 گۆشە بچووکەکان بۆی کە ناوەکانتان بچێتە تیر و پشکەوە لەو ناوایە من یوزەرنێمی ڕێیان ئەنووسم بۆ منە ئەڵێکی ئەڵێ ڕێیان کۆرش بۆ منە چزانم 20 بۆ منە کاتە من ئەی یوزەرنێمە ئەنووسم ئەو یوزەرنێمە نەک ژمارەکەی لە حاڵەتێکا ژمارە ئەنووسین سوودفەتەنها کەسەکە هەر پێی دانەنجێ یوزەرنێمەکە بڵێ مامۆستا من نازان بینم یان ئەم بابەتانە لەو حاڵەتە ژمارەکە ئەنووسین ئەگەر بێت و لەسەر تەلەگرامەکەی بێ نەکەسێ بڵێ مامۆستا هەنێ ئەوە مەرجەکانە ئەوە ژمارەکەمە ئێمە ئەو ژمارە نانووسین وریابن تەنها یە لەسەر تەلەگرامەکەت جا هاوڕان بۆ ئەوشتان کەڵی تەلەگرامانیە زۆر تەلە بەهێ تەلەگرامی نیە مەجێ کە تۆ یەک وەکو خوێندکار تەلەگرامێ هەبێ بەڵام حتا خزمەکانی خۆشمان ئەوانیان کە تەلەبن کە مناڵن تەلەگرامیان نییە بەڵام هیدێکە باوکیان بەکارێنن زۆر ئاساییە هیدێکە بەکارێنی باوکێ خوشکەکەت براکەت مەرجەکە زۆر ئاسانە تەنها یا باڵین ئەگەر بێت و خوشک و براشە نەبێت یان هەر تەلەگرامتانە بێ تەلەگرامەکە دانی بۆ هەفتەیەک ئەتوانی تەلەگرامە دابنێ بۆ هەفتەیەک و باڵین بەدایکە بڵێ یا بە باوکە بڵێ لە دواترا دای بخەیت ئەگەر ناتێت دواتر ئەتوانی دای بخەیت کەواتە تەلەگرام شتێک نییە کە بڵم وڵات دانانی زۆر قورسە و قەتقە دانانجێت و نازام دوای ناتوانانی بیسڕیتەوە بالعکس ینی ئەپێکە ئەتوانی دایبنی ئەتوانی بیسڕیتەوە بەدڵی خۆتانە جاوە گوتم ئەمیان تەنها پێم خۆش بڕونکردنەوەیەک بەم لە سەرەتای 5 دقیقەی لایڤەکەمانە بۆ ئەم بابەتە چکە ئێستا پرسیارێکی ترتان لێ یەکەم دوو پرسیاری ترتان لێ یەکەم و ئینجا بۆسم زام چیتان نووسیوە پێشم شتێکە نازان بۆچی ئەڵێ بە ئینگلیزیشتان نووسیوە لای منەوە تۆزە چاتەکان دوور دیارە چکە مۆبایلەکەم لەولاداناوە یان بەلاتینیشتان نووسیوە بارحاڵ دواتر سی نامەکانەکەم
جاوکوتم ئەمە مەجەکە بوو زۆر ئاسانە یعنی لە خۆتانی قورس مەکەن تکایە یەک مەجا لە تەلەگرامە گروپەکە شێرێکی بۆ سێ هاوڕە جا شێرکردنەکەشی تایە ئەوەشتان کاڵە نازام شێریکەم ئۆکێ ئەوشتان بۆکەمە ڤیددیو بۆ ئەوی ئۆژنەڵە نۆڵا نازانم بۆتانەکەمە ڤیددیو خەمتانە بێ انشاءالله بەڵام تر کە بۆتان نردینەوە ئێمە ناوتان ئەنووسین هەتا ئەمڕۆ خۆی ئەمڕۆ دەستپێکا پێشبڕکێکە ئیتر لەمڕۆوە وردەوتە ناونووسین دەستپێکات و هەوڵین ناوەکان بنووسین ئەگەر نەمانووسی مەڵێن مامۆستا بۆچی نامەکی من ناکی مامۆستاوتا من مەجەکان جێبەجێ کردو وڵی خەمتانە بێ هەر کەسێکتان لە تەلەگرام و مەجەکانتان نرد بێ واللهی پێشبڕکێکە دەست پێ ناکەین تا سەری ناوی هەر هەمووتان ناکەین بەڵام نا با بڵێن مەجەکان لە ڤایبەرەوە قوبوڵەکەین ینی هەر کەسێ لە ڤایبەرەوە بینێرێ ئەمە سەری ناکەین بەداوی لە بردنەوە چکە زۆر ئەپلیکیشنەکان ینی ناتوانین نە لە ڤایبەرۆ سیرەکەین نە لە وەتسەپۆ سیرەکەین نە لە تویتر ئینستاگرامەوە نە لە تیکتۆکەوە لەوانەوە سیری ناکەین باشە تەنها لە تێلێگرام بوویکە ئیشی ئێمە ئێوەش زۆر ئاسان بێ جا بۆیەوە ئەڵم ئەگەروێت و شەڵای شتەکانمان ئابوو ئاسان بکەن ئێمە زوو پێش بڕکێتان بۆکەین بۆ ئەوەشتان کاڵە مامۆستا بۆچی شتەکان ناکەن بە سێ بەشەوە هاوڕیان سیریکەن ئەو بەشانی کە داماناوە کاتێک ئەکرێ بە سێ بەشەوە کە هەر هەموو یەک دیاری بێ من حەز ناکەم جیاوازی لێنەوە هیچ خوێنکارێکا بکرێ هەنێشت هەیە کەسێ پێویستی پێیەتی با بڵین کە داماناو لە پێشبڕکێکەیە هەنێشتیش هەیە ڕاستی لەوانەیە پێویستی پێی نەبێ بەس ئێمە شار داماناوەلەوەیە لەوانەیە گریمان ئەگەر بێت و من دیارەکان کەم بە سێ بەشەوە 15 دیاری بۆ ئەم 15 بۆ ئەم 15 بۆ ئەم لەوانەیە 15کەی ئەم شتی زۆر یعنی نوعێکی تیابی هەر بەکاری نەهێنێ ئەم کەسە بەڵام کاڵین بۆ کەسێک بێ بووی کە بتوانێت هەموو بەباشی بەکاربێنە ئەوشی بەکاری نێنە لانی کەم ئەگەر دە شتێک بێ بیا با خوشک و براکانی بەس ئێوە کاڵین بیان بە سێ کەس ئەو کاتەر خۆتان دوای گرەی لە مۆماکان ئەڵەن وڵا پراوگێ مۆم زۆر عەدالەت نەبوو ئەو دیارانی بۆ مندانەوە کە بەکار نایە من حەزم لێ نییە یان دیارە جوانەکان بۆ فڵان کەس داناوە ئێمە حەزمانەوە نییە بەڵام بۆیە پەچانەڵێن ئەگەر بێت و لە ئێستا ئەم پێشبڕکێمان بۆ ئاسان کە شتەکان بە جوانەی جێبەجێکەن و لەسەرمان قورس نەکەن لە ئایندا پێشبڕکێ زۆر زیاترمانە بێ وەکو هەمیشە بەڵێنمان پێیاون و بەڵێنیشتان پێ ئین کە لە مودوای ئینشاڵڵا پێشبڕکێ باشتر جوانترتان بۆ بکەین و بابەتی زیاترتان پێشکەش بکەین ئیتر چ بابەتی پێشبڕکێ بێ بۆ نمونە پرسیار و وەڵام بێ لە یوتیوب با بێ لە ئینستاگرامە بێ لە لایڤەکانمانە بێ باشە ئیتر با بڵین کتێبەکانمان بێت و زۆر شتی تر کە بۆچی ئێستا بێڵم ئێستا پێتان ناڵم باجارێکە پرسایەکی ترتان لێ بکەم زانم ئەتوانم کۆمنتەکان بخوێنمەوە لێرەوە جامتان لێو دیارە ئۆکێ پێشم شتێک دەرستان بۆ ئۆنلاین دەستی پێ کردووە یان نە چکا پۆستێکمان تقریبان ئەوە وردە و حازرە بێت لەسەر ئەوەی کە چۆن بە ئۆنلاین بخوێنن جا پێشم شتێک پێم خۆش ئەو پرسیارتان لێ بکەم بە هەر من قسە نەکەم ئێوەش ئەتوانن وەڵام بان بنەوە وە قسە بکەن لە کۆمنتەکانە جا ئەمە زۆر ئەڕواح ناتوان بیخۆنمە باوەڕم پێکەن زەبەتان ئەڵێ نیە تازان بۆچی خۆتان بە ئینگلیزی نووسن یا لای منێ سونەوە دەرەکەوێت زۆر سەیرە باشە زۆربەتان ئەڵێن باڵێ بە ئۆنلاین دەستی پێ کردووە زۆربەتان ئەڵێن نەخێر ئەوەتان کە بە ئۆنلاین دەستی پێ کردووە ئەو پرسیارتان لێ بکەم چۆن دەرسەکان ئەخوێنن چۆن لایڤەکانتان بۆ ئەکەن و مامۆستاکانتان چکە ئەتوانم بڵێم ئوسلوب یانی شێوابوونی شێوازی قوتابخانەیەک بۆ کردنەوەی لایڤ لە قوتابخانەیەکی تر جیاوازە بیان ئەتوانم بڵم بۆ قوتابخانە ئەهلیەکان تۆزێ جیاوازترەوەک لە قوتابخانە حکومیەکان جاتر ئێوە پێم بڵێن ئایا ئێوە قوتابخانی ئەهلین یا حکومی پێش مشتێک لە چه قوتابخانەیەکن و لە پۆلی چەنن و ساعت چەند لایڤەکانتان دەست پێکە ئایا لایڤەکانتان ڕاستەوخۆی یا تۆمار کراوە ئێستا تۆمار کراو یعنی ئێستا کەم ئەو قسە بۆ ئێوەکەم ڕاستەوخۆیە تاوە ئەو منم بەڵام کاڵین تۆمار کراو دوای کە لایڤەکەمان تەواو بێ من شێری یوتیوبەکەم یەکەمەوە ئەو پێ وچێت تۆمار کراو ئایا وایە یان چۆن جا بۆستن زانم ئۆکێ بەشێکتانە دەستی پێ نەکردووە هێشتا پۆلی نۆن باشە پۆلی پێنجن دەستی پێ نەکردووە قوتابخانەی حکومی پۆلی 6 ئۆکێ خۆتان پێتان چۆنە خوێندنی ئۆنلاین تاقیتان کردوەوە تا ئێستاە ئەمە یەکەم جارتانە ئەگەر ببێت پۆلی حوت پۆلی پێنج پۆلی نۆ باشە پۆلی هەشتیشی تایە ئەوڵە لە قوتابخانە لەسەر بابڵین یوتیوب ئەخوێنم ئێستا ڤیدۆکەتان بۆ دابنێن یا بۆتان دانێنین ئەوی کە چۆن بە ئۆنلاین بخوێنن چۆن بە ئۆنلاین هەم سەی ڤیدۆکان بکەن و هەم سەعیش بکەنە ماڵەوە پۆلی 12 یا ڕەبی سەرکەوتوون
کەسەکەم دەستی بەرز کردوێتەوە ناتوانم لێرەوە یاڵا کێشە نییە. ئۆکەی ئینشاءالله هەوڵێم دای بنێم پۆلی چەندی تایە پۆلی 10 و 11 و 12شی تایە. ئۆکەی بەسەر چاوەکانم هەوڵێم ئینشاءالله ئەگەر توانیم ئەمڕۆ دای بنێم باشە. بەڵام خەڵ یەکەم پێم خۆش بوو کە من چی بکەم ڕوونکردنەوەی تاو بم لەسەر پێشبڕکێکە یعنی ئێستا کێشەتان نییە لە پێشبڕکێکە وایە. اینجا خاڵی دووەم پرسیارەکەم بوو کە هەموو قۆناغەکانی تیا ئێستاکە چاتەکەن لە پۆلی حوتەوە ناوڵا پۆلی 5 لە پۆلی 5 تا پۆلی 12 هەوڵێم ئینشاءالله ڤیدیۆکەتان بۆ دابنێم لەوەی کە چۆن لە کاتی با بڵین بە ئۆنلاین سعی بکەن وەسی ڤیدیۆکان بکەن و هەروەها ئەو پرسیارەتان لێ بکەم یا هەڵگرم بۆ لایڤێکی تر حەزەکەم لایڤێکی ترمان زۆر سپرایز بێت چکە کەوام ینی کە لایڤەکەی ترم کرد ئەو کاتە زۆربەتان بەشداری ئەەکەن ئێستا ڕەنگە زۆربەتان بەشداری نەکەن وابزان بابەتێکی زۆر گرنگ نییە لەبەرەوە پێم خۆشە لایڤی ئایندەمان بابەتێکی زۆر گرنگ بێ خۆتان حازر بکەن لایڤی ئایندەمان کەی ئەوێ ئەویان نازانم بەڕاستی مەگە تۆزە زەختم لێ بکەن ئاوا لایڤەکەتان بۆ بکەم بەڵام ئەو لایڤەمان زۆر گرنگە بێچکە پەیوەندی بە بابەتێکی گرنگ هەیە بۆ ئێوە بۆ ئەوانەتان بە تایبەتی کە حەز ئەکەن بیڵم نانم باجارێ نێڵم. کێشەکە نە کۆمنت یانی من چاوم نازام شەکلەکە ناتوان میخەرەوە جاچکە موبایلەکە لای خۆشمەوە تۆزە دوورترە لێم ناتوانەوە. اینجا بەسەر چاوەکانم ئەو چاوم پێکەوت ڤیدیۆی جەدۆدانان هەوڵێم ئینشاءالله ڤیدیۆتان بۆ دابنێم هەم چۆن سعی بکەن هەم ڤیدیۆی جەدۆدانانیشتان بۆ دانم چۆن جەدۆ لێ دابنێن بۆ ئەم پشووە پێی ناڵم پشوو ئەتوانم بڵێم قوتابخانەیە بەڵام بە ئۆنلاین. اینجا چی شتێکی تر ئێستا بەشداریتان کردووە لا پێشبڕکێکەیە ینی مەجەکانتان جێبەجێ کردووە بابیرتان خەمەوە زۆر کەسێ دوای پێشبڕکێکە نامە ئەنێرێت و خوای مامۆستا هەر من هەر ئەمڕۆ وام حساب کە خوا مامۆستا ناوم بنووسە جا بۆی ئەڵم نابێ ها گوناحە سوێنوشتم من ئەگەر ئێستا جێبەجێتان نەکردو ئەمڕۆ جێبەجێکەن تا 3 ڕۆژی تیژ ماوە کێشە نییە بەڵام دوای 3 ڕۆژی تر تخوا نامە منێن نەها سوێن بخۆن چکە نابێ ئاخر پێشبڕکێ نابێت لە کاتێکی دیاریکراوە کە بۆی دیاریکراوە لە دوای ئەوە هێشتا بەرداوام بێ وایان نە. اینجا ڕسم ناتوان ڕسم بنێرن وەڵا بۆ سەبزان بچێت لە ئینستاگرامیش ناتوانن بەزام لە هیچ لایڤەکە ناتوان ڕسم بنێرن نازانم بۆ تیکتۆکم تا سەتاقی نەکردوتە تۆزیز ئاجە بەلەمەوە. ئۆکەی بۆستم بابیرێکەمەوە بزانم لایڤەکە کەی بێ ئەوەی کە ئەڵم پرسیارێکتان لێ ئەەکەم زۆر گرنگە ئەوە چکە پەیوەندی بە ئایندەی ئێوەش و کەناڵی مۆمیشەوە ئەبێت باشە. اینجا ئێستا لە چ شتێتە ناگەن بۆی کە پێشە لایڤەکە دابخەمەوە وەڵامتان بەمەوە. جا هاوڕان دیسان نووسیتانە من وەتسەپ نییە هاوڕان تکە مەرجەکە بە هیچ شێک لە وەتسەپ نییە تەنها لە تەلەگرامت کە وەتسەپ زۆر جیاوازە ئەسڵەن هەر کەسێ لە وەتسەپەوانێ مەرجەکانی ناردبێ ئێنەمە نامانووسیکین هەرچێکیش سێرمان کرد بێ ئەڵێن حساب نییە تەنها لە تەلەگرامە باشە. ئەگەر مەبەستان ئەوە چۆن نامە بنەرمە پێشبڕکێکە بۆ ژمارەکەمان ئەم ژماری کێسا ئێڵم بینویسن لای خۆتان 0 166 82 46 نووسیتان 0 166 82 46. اینجا هاوڕیان وەکوتم مەرجەکان زۆر ئاسانە تەنها یەک دانێ ئەویشکڵم مەرجەکان نازانم بۆچی بە جەمع ئێڵن تەنها یەک دانەیە ئەو تەلەگرامی کە بابەتی قەتاسەکانمانی تیا ئەفرۆشین خەڵک لێویسی کاڵەکانمانەکات و نرخەکان ئەکات و وانی بە کورتی دوکانێکی بچووکە لە تەلەگرامە باشە. ئەو گروپە تقریبا ناڵم بەخوا نازانم کۆتاجاکەی سێرم کرد بەس ئەوەی بزانم 8 کەسێکی تایە جوینیان کردووە جا بۆی ئەڵم بۆی لێتان تێک نەچێ ئەو گروپەیە 8 کەسی تیا بەڵام وریابن بە شازێ داماناوە گروپەکە ئەچکە پریمەمە ینی یەکتری نبینن باشە ینیش خەمتان نەبێ
بچنە گروپەکە بڵن کەسێک سێمانەکە یەکتری نابین خەمتان نەبێ جاتە لەو گروپەیە ئێنێرن بۆ سێکەس شێریەکەن هاچنە سەر بەشی ئەباوتی گروپەکە لەوێ خۆی لە بەشی خوار و شێریتیە شێریەکەی بۆ سێ هاوڕێ فۆرۆردەکەی بۆ سێ هاوڕێت کە ناردێ ڕستمێکی نردنەکە ئەنێریتانە بۆ با بڵێن ژمارەکەی ئێمە ژمارەکەم پێوتن بۆ ئامشتان کە هەر بە ژمارەکە ناماندۆزنەوە بارکۆدەکەمان لە ڤیددیوکی دوێنەماندانا بۆ ها دوێنێ ڤیددیوکماندانا لە یوتیوبە وتمان زیادە 5 دیاری 45 وڵا 45 نیە زیاترە دیاری ئامادەکرا بۆ ئێوە ئەتوان لەو ڤیددیۆە بارکۆدی تەلەگرامەکە بدۆزنەوە اینجا ئێستا ژاڵم با کۆتایی بەڵایڤەکەی بێنین بەڵام وەکو پێم وتن وریابن لایڤەکەی ئایندەمان زۆ گرنگە بێت چکە پرسیاری گرنگ لە ئێوەکەم پەیوەندی بە ئایندەی ئێوەش و کەناڵی مامیشەوە ئەبێ باشە هاوڕان جا لەبەرەوە هەتا لایڤی ئایندە بەخۆی گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێت